ئێرە حاجی ئۆمەرانە نیشتیمانی بەفرە نزیکەی 6 سانتیم بەفری لێباریوە سەرما و سۆڵە و کڕێوە ژیانی لێرە سەخت کردووە و بەفر ڕێگاکانی داخستووە. هەروەک جنابتان ئاگادارن شاپۆلێکی چڕی بەفربارین ڕۆ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کرد. طبعا وەکو ئەرکی تیمەکانی ئێمە لە ئامادەباشیدا بوون لە پێنجڕێی سەرەکی تیمەکانمان سەرقاڵی ڕەماڵینی بەفرن لە ڕێگای چومان حاجوبەران سۆران سیدەکان سۆران سمیلان زینیوەرتەوە ڕێگای خەلیفان بالیسان خۆشبەختانە بەشێکی هەری زۆر ڕێگەکان هاتوچوو تێدا ئاسایی بوویتەوە بەڵام ڕێگای زینیوەر تێ ئاستەنگی هاتوچوو تێدامەوە لەبەر ڕێژەی زۆری بەفرباری و لە ڕێگای چومان حاجوبەران بەهۆی پابەند نەبوونی شوفێرانی ئەم ڕێگا ناوبەناو ئاستەنگی هاتوچوو دروست دەبیت بەڵام تیمەکانی ئێمە سەرقاڵی ڕەماڵینی بەفرن و بەردەوامیش دەبین تا هاتوچوو بەتەواوی ئاسایی دەبیتەوە. بەهۆی زۆری بەفربارین و کڕێوە ڕێگای حاجی ئۆمەران ئاستەنجی هاتوچۆی بۆ دروست بوو و جموجۆڵی بازرگانی پەچی کەوت. بەشێک لە شۆفێرانی بار هەڵگر ماوەی 2 ڕۆژە لە نێو ئۆتۆمبیلەکانیان ماونەتەوە و چاوەڕێی کردنەوەی ڕێگاکە دەکەن. بەڵام گرفتەی گرفت دروست بۆ بەهۆی بارینەکی زۆری بەفرەوە لە دوێنەوە بەفربارین بەردەوامە لە نێوان چۆمان حاجی ئۆمەران بەڵام ئێستا تیمەکانی ڕێگاوبانی سۆران و پاکردنەوەی ڕێگاوبان ئۆتۆمبیلەکانیان ڕاگرتینە لەسەر پردی ئازادی هەتاکو لەوێ دەرێ بەرەو سەرێتا دەگاتە ناو حدودی ڕێگاکە بە تەواوی پاکردنەوە لە بەفر من بەخۆم قسەم دەگەکردن گوتی ئەوە لە دوێنەوە سێم جار چارەم جارە ئەمە ڕێگاکە پاکەکەینەوە لە دوێنەوە لێرەینە لە دوێنە هێوارەوە لە دوێنە هێوارەوە بەفرباریوە و ڕێگا گیراوە و ڕێ حدودیەوە بەفر وڵایش خواردن کە هیچ پێ نییە چون بەرەو ماڵێ دەڕۆین زۆربەی ساقیان خەڵکێ و دەوروبەرەی نەی دیوێرانێ خەڵکی خانێ و خەڵکی شنوێ نەغەدە و پیرانشەر وانە زۆربیان خواردنیان نامێن هیچیان هیچ پێ نایە چون دەچوینەوە یەکیژەوەی کە ڕێگابانەکە ئەوە گیراوە بەفر دەباریتن سڵای خوا لە گشتلایەک بەڕاستی جاواگە چاوێکی سارد و بەفراویە لە ئێرانە نزیکەی 80 سانتیمێک بەفرباریوە بەس لە ڕووی خزمەت گوزاریەوە توانم لەم دیوە بڵم سفرە ینی هیچ چۆنەڵی هاوکارێک نییە بۆ گەشتیاران تقریبان 4 ڕۆژە لێوین وڵای ئاسەنگ دروست نەبوو بەس هیچ هاوکارێک لەم دیوە ناکرێت لە ڕووی ئەوە تایبینی سار لە ڕووی خزمەت گوزاری گیانەرەوانێ هیچ نییە سفرە. بەهۆی بەفربارینی زۆر ڕێگای سەری بەردی کە قەزای سیدەکان بە سۆران دەبەستێتەوە و ڕێگای زینی وەرتێک کە سۆران بە ئیدارەی ڕاپەڕین دەبەستێتەوە داخران هەر بەهۆی بەفربارینیشەوە 7 گەشتیار و 12 هاوڵاتی ترکەکاری ئاژەڵداری دەکەن لە دەڤەری برادۆست گیریان خواردبوو داوای بەهانەوە چوونیان لەلایەنی پەیوەندیدار دەکرد. بەفربارینی زۆر و بوونی کرێوە وای کردووە جموجۆڵی بازرگانی لە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بوەستێت سەرەڕای ئەوەش گەشتیاران بە ئەستەم ئەتوانن هاتوچۆ بکەن لە ناوچەکە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران